ئامادەبوانی بەڕێز گەنجانی بە هەڵوێستی تاراوگە لە بریتانیا کەیسی خۆپیشاندانی مامۆستایانی ناڕازی عیبارەتە لە 10 ساڵ خەباتی مەدەنی بەردەوام لە پێناو مافێکی سەرەتایی ڕەوادا. چیرۆکێکی 10 ساڵێ لە سەرەتاکانی ساڵی 2015ەوە دەست پێ دەکات و تا ئەمڕۆژ بەردەوامە. بارودۆخێکی نەخوازراوە دەسەڵاتی گەندەڵی فاشیلی یەکێتی و پارتی دروستیان کردووە و سەپاندویانە بەسەر خەڵکی کوردستان و پرۆسەی پەروەردە و مامۆستایاندا. ئەم خەباتە جوانە پرشانازیە لە سەرەتاوە تەنها چالاکی و هەوڵ و فشارێکی مەدەنی بوو بۆ بەدەستهێنانی مافە زەوتکراوەوە دزراوەکانی مامۆستایان. بەڵام ئەمڕۆ تەنها هەر ئەوە نییە، بەڵکو بوارێکە بۆ پاراستنی شکۆ و کەرامەتی هاوڵاتی هەرێمی کوردستان بەگشتی و توێژی مامۆسایان بە تایبەتی. هەروەها دەرفەتێکە بۆ دروستبوونی ئیرادە و پەروەردەبوون لەسەر بوێری و بە هەڵوێستی. پەیامی ڕێکخراوی داکۆک بۆ مامۆستایانی ئازیز و پێشەنگ و ڕابەری ئەمڕۆ. ئەمڕۆ ڕۆژێکە لە ڕۆژە تێکۆشەرەکانی مامۆستایانی ناڕازی ڕۆژێکی ترە لە خۆڕاگری و وتنەوە و وانە دەسەڵاتداری مردووی بێ ئەمەک کەوانە حکومڕانیەکی دادپەروەر و نەفرەتکردن لە دەسەڵاتی گەندەڵی دەڵێنەوە. هەر بۆیە ئێمەش بە گوڕوتینەوە لە شەقامەکانی لەندەن و ماجستەر و بێرمینگام و نیوکاسڵەوە پشتیوانی و پشتگیری خۆمان وەک گەنجانی دوورە وڵات بۆ خوێندکاری دوێنێنتان و دووپات دەکەینەوە. داواکارین بەردەوام بن لە مانگرتن و بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن هەتا مافەکانتان سەر لە بەر وەردەگرنەوە. بەڕێزان، داواکاری مامۆستایانی هەرێم ئەوە بۆ نزیکەی 5 مانگە دەبێت لە بایکۆت و فەوتانی ساڵێکی خوێندنی خوێندکاران لە ئەستۆی حکوومەتی هەرێمدایە کە زۆر بێباکانە و لە جیاتی پەیمان دان بە مامۆستایان و دووپاتکردنەوەی نەفرەتانی موچەکانیان نەفەوتانی موچەکانیان بە پێچەوانەوە فشارەکانیان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت بۆ مامۆستایان تا بچنەوە ناو هۆڵەکانی خوێندن و تەنانەت دەستگیرکردن و بانگێشکردنی ئەو مامۆستایانەی کە چالاکیەکان ڕێکدەخەن بۆ ناو ئاسایش و دەستگا سەرکوتکەرەکانیان. مامۆستایان سەروەرن، پێشڕەوی جەماوەرن، زانست ڕەوشت ئازادی، وا لە دژی نادادی، تا زوڵمی موچە مابێ، ئەو شەقامە چۆن نابێ. دێز دێز دەسەڵات کوانێدا هاتی وڵات، دێز دێز دەسەڵات کوانێدا هاتی وڵات، با لە حکم بێنە خوار جاش و نیشتی مافرۆشن، بۆ باخەڵیا پەرۆشن ئەوان تێک دەری شاخن، وا لە نێو vێلاو باخن حکومەتی پینە و پەڕۆ بڕۆ سیقەت نەماوە بڕۆ. ئەوڕیانە مەسەلمێنەری ئەوەیە ئێوە دڵسۆزن، ئێوە بەڕاستی نیشتیمان پەروەرن. ئەمە بینینی ئێوە لێرەدا ئەو دەسەڵاتە تێگا چ پاشیلە لە حکومڕانیدا بوونی ئێوە لێرەدا هۆکارێکی تەواوی 30 ساڵ حکومڕانی دەسەڵاتی یەکێتی پارتیە. ئەوە ئەو ڕاستیە دەرەخا یەکێتی پارتی جگا خراپی بۆ وڵاتیشی تریان نەبووە و ئێمە لێرەدا دەستخۆشیتان لێەکەین بۆ ئامادەبوونتان و پشتگیری تەواوی مامۆستایانەکەین و ئێمە پشتگیری هەموو کەسێکەکەین کە زوڵمی لێ بکرێ لای دەسەڵاتەوە. دەستان خۆش بێ و سەرکەوتوو بێ. کاک شەموزێمە وەکو دەستەی دامەزرێنەی ڕێکخراوی داکۆک لە بڕیارمانداوە لە 4 شار خۆپیشاندان بکەین ئەمڕۆ دژی ئەو نائەدالەتەی بەرامبەر مامۆستا و هەموو فەرمانبەران لە هەرێمی کوردستان ئاکرێت. کۆمپانیای هەرێمی کوردستان کۆمپانیاکە یەکێتی پارتی ئەوێت موچە نەدات و هەموو مامۆستاکان دەوام بکەن. لە زۆنی زەردا پارەی مامۆستاش نەدرێ، ئەو تەسکەی حیزبی و شتیان پێدرێ، ئەوان ڕەنگە نەتوانن هەستن یا بارودۆخێکیان نەبێن، ڕەنگە نەتوان دەنگی ناڕەزایەتیان بەرز بکەنەوە. بەڵام لە
لە زۆنەکەی ترا کۆمپانیاکەی تر تەنانەت حاڵەتی مامۆستایان وای لاتوە ناتوان کۆنگرێکی ڕۆژنامەوانی بە ئاشکرا ببەستن کاتێک کۆنگرێکی ڕۆژنامەوانیە بەستن بە 1000 مێک زەمینی دوایانەکەون و نازانماگاتان لێیاننا بەڵام کۆتا جارکەویستیان کۆنگرە ڕۆژنامەوانەکە ببەستن کون بەکون بە دوای مامۆستاکانەوە بوون لە کۆتایە لە کوچەیەکی تاریکە 3-4 مایکیان پێ بوو تا پەیامەکەیان بگەێنن یعنی نەعەدالەتی حکوومەتی هەرێمی کوردستان وەڵا گوناحیشە پێ بڵێ حکوومەت گەشتۆتە ئاستێک کە تەنانەت ناڵێ کۆنگرەکەش بەستی تەنانەت ناوێت گوێشت لێ بگرێت مشکلەی ئێماوەیە بۆ پشت بەخوای گەورە کۆتاییان نزیکە دڵنیاتانەکەمەوە ئەو سەرەی کە ئەویست سەدام پانکاتەوە خەڵک ئەیوت ناوانیە و ناکرێ و هەمووی وایە زانی سەری زۆحاکە و جارێک تر زین و بۆتەوە ئەمان لە چاو ئەو سەرز لێ سەدام حوسێن هیچ نین ئینشاءڵڵا ڕۆژێ بە پێڵەخەکانمان پانیەکەینەوە بەخێر بن دووبارە سەر و سەرچاو بەخێر بن سپاس بۆ ئامادەبوونتان بەخێر بێن ئێمە وەکو چالاکوانان ڕەوەندی کورد لە شارەکانی بێرمیگام و مانچستەر و لەندەن و نیوکاسڵ لە چەند شوێنێکی جیاوازکردبوونەوەیەکی ناڕزاییمان بۆ پاڵپشتی خۆپیشاندانەکانی کوردستان مامۆسایان بە ئەنجام گەیاندووە ئامانجی ئێمە لەم خۆپیشاندانە پاڵپشتی مامۆسایانە سەبارەت بە داواکردنی شایستەداراییەکانیان بەڵام بەداخەوە دەبینین زیاد لە 10 ساڵە مامۆسایان لەسەر شەقامن لە هەرێمی کوردستان کەچی لەلایەن حکوومەتی ماوەبەستە چووە پشتگوێ ئەخرێن وەکو گەنجانی بەریتانیا هەستان بە ڕێخستنی چالاکیە کە خۆپیشاندانێک بوو لە شاری بەرمینگام و سێ شاری تری بەریتانیا بۆ پشتیوانیکردن لە مامۆستایانی ناڕازی لە هەرێمی کوردستان کە دەسەڵاتی جوود بنەماڵی یەکێتی و پارتی هەستاوە بە لێبڕینی موچەکانیان و نەدانی مافەڕەواکانیان بۆ ماوەی چەند ساڵێک و لە تازەترین کارە قێزەونەکانیان ئەوەیە کە مامۆستایان و فەرمانبەران دەستگیرەکەن و ئەڕفێنن لە هەموو وڵاتێک مامۆستایان ڕەمزی پەروەردە و فێرکردنن جێگەی ڕێز و تەقدیرن بەس ئەمڕۆ هاتوین ئێمە وەکو کوردانی تاراوگە پشتگیری لە مامۆستایان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بکەین بەڕاستی 34 ساڵە ئەو حکوومەتە مافیا دزە نەیتوانیوە موچەیە و ژیانێکی شایستە بۆ مامۆستایان و فەرمانبەران داوین کە ئێمە هاتوین لێرەوە ئەو دەسەڵاتە ڕسۆ ئاغین کە 34 ساڵە نەیتوانیوە موچە داوین کە بۆ پشتگیریکردن لە داخوازەکانی مامۆستایان لە هەرێمی کوردستان کە هەر ڕۆژە و بە بیانووی جیاجیا مامۆستایانمان کە خەباتێکی مەدەنیانیان دەست پێ کردو شۆڕشێکی مەدەنیانە داوای حەق و مافی ئازادی خۆیان نەکەن بەڵام بەداخەوە لەلایەن حکوومەتە گەندەڵەکەی خۆمان کە حکوومەتی یەکێتی و پارتیا هەر ڕۆژە و بە جۆرێک و بە بیانوێک بە ناوی تیرۆریست و بە ناوی کۆمەڵەشتەوە مامۆستایان تیرۆرەکرێن و مامۆستایان دەستگیرەکرێن ئەمەی کە بەدەستمەوە مامۆستا جیان هاشماکە نزیکەی 2 مانگ لەمەوبەر بە دەستی ڕەشی چەتەکانی دوو بنەماڵە شەهید کرا و ئێمە لێرەین دەمانەیە و پامە بگەێنی کە بۆ هەمیشە پشتگیری لە داخوازەکانی گەلی کوردەکەین کە ئێمەش ئێستا ڕەوەندی کوردی لە وڵاتەکانی بەریتانیا و سەرجەم وڵاتانی ئەوروپی ئاواتەخوازی ڕۆژێک نیشتیمانەکەمان ئازاد بێ و بە تاسەوە بگەڕینەوە لە ناوی دابژین سپاس بۆیەوە پێشەکی بە خێراتنی بیکەی خۆر دەکەم کە هەموو کاتان یارمەتی ئەو پەنابەراندا دێ دەنجی مەدەگۆزیتەوە بە هەموو دنیاە دەگەینی کە ئەمە ناڕازی خۆم ئەو ڕۆهاتیمە وەکو ئەو کوردانە دەستخۆشی لەو گەنجوراوە جوانانە دەکەم کە هاتینە لێرکوانە بەشدانیان کە لە ڕێگای دوور هاتینە دەنجیر ناڕازەی خۆیان دەرببڕن بەرامبەر کە لە وڵاتەکە ئێمە چ ستەمەک دەکرێت چ غەدرێک دەکرێت ئەو مامۆستایانە نەبووینە کۆی لە خۆفرۆش وەکو ئەوانی تر چ ئەوان کەم کۆی لە خۆفرۆشن هەدرە عیزی و سەلامەتی بەڵام ئەوان دەنجی خۆیان دەنجی ئازادی داوای ئازادی و نان دەکەن داوای ناڕزایی دەکەن دەیانوێت کە ئەمە دەوری خۆی ئێوە مندارە نازانن بەڵام ئەمە دیتمان دەمانگۆستەمی سەدام حوسێن عەزیز بەعزێمان دەکرێت هەموو چەپرەمان لێدا ئەو دوو دەسەڵاتە دز و جەردە و خۆفرۆشەمان هێنا لێرکوانە هاتن 2 نەفەر هاتنە خوارێ ئێمەی خەڵک چەپرەمان بۆ لێدا لەسەر کورسیماندانە ئێستا هەمیان دزی داماوەکە چ بکە مامۆستا ینی مندارمە پێرە علم و ثەقافەت دەکات لیان دەدرێت سزن دەکرێن دەستگیر دەکرێن فەرموو شێروان شێروانی چی کردبوو بەس داوای ئازادی کرد ئەو چالاکبانانە چیان کرد بەس قەڵەمیان بەرز کردەوە چیانی کرد هەمیان شەید کردن هەمیان تیرۆر کرد ئەوزە ئێستا من ئەو ڕۆهاتیمە دەنجی ناڕازی خۆم دەردەبڕم بەرامبەر دەنجی من لەگە دەنجی مامۆستایانە لەگە زوڵم لێکرانە لەگە غەدر لێکرایانە کە هاتیمی ئێرکوانە تۆ خەڵکی کوردستانی ڕێکخراوی داکۆ بکەم کە هەستاون بە ئەنجامدانی ئەم گەربوونەوە ناڕازایەتە بۆ دژی سیاسەتی برسیکردنی یەکێتی و پارتی کە بەرامبەر فەرمانبەران و بەچەخۆرانی کوردستانی دەکەن بەڕاستی و سیاسی برسیکردنی کە لە کوردستان ئەنجام دەدرێت سەبارەت بە فەرمانبەران تەنها بۆ ئەوە نییە کەوا لەڕووی تەنها لەڕووی موچە و نەدانی موچە و بژێژیانیان بێ BK4 ستایلی نوێ بەرنامەی جوان خزمەتی باش
دەنگ و ڕەنگی کوردانی تاراوگە.